باڵێر سەبارەت بە ڕووداوانەی کە بەرەبەیانی دوێنێ ڕوویدا کاتژمێر 5 سوپای ئیسرائیل هێرشی کردە سەر چەند ناوەندێکی سەربازی لە ئێران، بەڵام کاردانەوەکان هەر بەردەوامە لە ئاستی ناوچەکە و هەروەها ئەمریکا و هاوکات خودی ئێرانیش. ئەمەوێت زیاتر لەم بارەوە بزانم لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز ڕەزاق خەزمینی شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵم دەبێت. بەڕێز خەزمینی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەی کە ئیسرائیل ئەنجامیدا بۆ سەر ئێران ئەم هێرشە کە وتی بنکە سەربازیەکانی ئێرانی کردۆتە ئامانج، چی ڕوویدا؟ کوێ کرایە ئامانج و بۆچی؟ نعم بعد تحياتي بەڵێ سەلاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 بەر لە هەموو شتێک. ڕاستیەکەی دوای نزیکەی 3 هەفتە لە هەڕەشەی بەردەوامی ئیسرائیل بۆ وەڵامدانەوەی هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل لە ئۆپەراسیۆنی وعدی سادق بینیمان کە ئەوان هەڕەشەی وەڵامدانەوەیان کرد، بەڵام وەڵامەکە بەڕاستی وەڵامێکی چرچ و لاواز بوو. تەنیا هێرشیان کردوتە سەر چەند پێگەیەکی سەربازی و چەند ناوچەیەکی پەیوەست بە موشکی ئاسمانی. قەوارەی زایۆنیستی دوژمن گوتیانە کە ئێمە زیاتر لە 20 پێگەی سەربازیمان پێکاوە، بەڵام ئەوەی ئامارە فەرمیەکان پێمان دەڵێن کە ئەو ئامارانە لە هێزە چەکدارەکانی ئێرانەوە دەرچووە، دەگوترێت تەنیا 4-5 خاڵی سەربازی هەبووە لە 3 پارێزگا لە تاران و ئیرام و لە خوزستان. ئەو شوێنانەیە بە ئامانج گرتووە تە سوپای ئیسرائیلی ئەو خاڵانەیان پێکاوە، بەڵام ئەو وەڵامە بەڕاستی لەو ئاستەدا نەبووە، لە ئاست هەڕەشەکانی خۆیان نەبووە، لەبەرەوەی ئیسرائیل چەند ڕۆژێکە هەڕەشە دەکات. باشە بەڕێز ڕەزا، پێت وایە ئەوەی کە ئێران ئاماژەی پێکات و جەنابیشت دەڵێی کە هێرشەکان لاواز بوونە، ئایا ئامانجی ئیسرائیل ئەوە نەبووە هێرشی بەرفراوان بکات یا توانای سەربازی ئیسرائیل هەر ئەوەندەیە کە بە شێوازێکی لاواز وەڵامی ئێران بداتەوە؟ پێم وانییە بەو شێوازە بێت، لەبەرەوەی شێوازی وەڵامی لاوازی ئیسرائیلی لە هەمبەر ئێران کە بۆ خۆی تەنانەت ڕەخنەی نێوخۆی ئیسرائیلیشی لێکەوتەوە. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێران هێزی خۆی بەسەر ئیسرائیلدا سەپاندووە. ئەو هێزە لە ڕێگەی 2 ئۆپەراسیۆنەوە بووە، لە ئۆپەراسیۆنی وعدی سادقی یەکەم و دووەم، وەجگە لەوەش لەو دیبلۆماسیەتەی وەزیری دەرەوەی ئێران دکتۆر عەباس عاراقچی لە چەند هەفتەی ڕابردوودا بینیویەتی. هەموو ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی کە ئیسرائیل شکست بێنێت لەوەی وڵاتانی وەکو ئەمریکا و خۆراوا بێنێتە پاڵخۆی لەوەی یارمەتیدەری بن لە هێرشکردنە سەر ئێران لە پێکانی خاڵی ئەتۆمی و خاڵی نەوتی و ئەم جۆرە بابەتانم. پێم وایە وەڵامەکەی دوێنێ وەڵامێکی لاواز بووە ئەوە بووە کە تەنیا باشە. پێت وایە کە ئێران وەڵامدانەوەی لە چ ئاستێکدا دەبێت؟ هەر کەمێک بەر لە ئێستا وتوێتی کە بەرگری لە وڵاتەکەی و هاوکات بەرەی مقاومەش دەکات. هێرشی ئێران و وەڵامدانەوەی لە بەرامبەر ئەم هێرشەی ئیسرائیل لە چ ئاستێکداوە چۆن دەبینی؟ تاکو ئێستا بارودۆخەکە تۆزێک تەموو مژاویە، ڕوون و ئاشکرانی بەداریکراوی هەنگاوی داهاتوو چی دەبێت، بەڵام دەبێت ئەوەمان بیر نەچێت کە خاڵێکی زۆر گرنگ هەیە، خەڵکانێکی زۆر لە نێو ئێران و تەنانەت لە ئیسرائیل و وڵاتانی دیکەش دەیزانن باوەڕی سەربازی ئێران، باوەڕی سەربازی بەرەی مقاومە شەڕی بەردەوامە. ئەوان دەیانوێت ئیسرائیل لە هێز داببڕن و بەردەوام بن لە ڕێگەی شەڕێکی درێژخایەنەوە. پێم وایە ئێران هەوڵ نادات کە شەڕەکە فراوانتر بکات و بازنەکە لەوە فراوانتر بکات ئەگەر بێت و ئیسرائیل هێرشێکی دیکە نکاتە سەر وڵاتەکەی، بەڵام دەبێت لەبیرمان شەهید هەن. ئیسرائیل جارێکی دیکە هێرش بکاتەوە سەر ئێرانەمە گەرێکی چاوەڕوان کراوە؟ نەخێم پێم وان نییە، پێم وانە هیچ کامیان بەو شێوازە هێرش بکەن، لەبەرەوەی لە بنەڕەتەوە وەڵام ئیسرائیل وەڵامێکی لاواز بووە. ئەو وەڵامە لاوازە ڕێگەی نادات هێزێکی وا بەکاربێنێت یاخود ئەو هێزە بێت جارێکی دیکە هێرش بکاتەوە سەر ئێران، مەگەر ئێران بۆ خۆی کردەیەکی سەربازی فراوان بکات. باشە، ئیسرائیل خۆی ئەڵێ هێرشەکەی بەرفراوان بۆ ئێران، ئەڵێ هێرشێکی لاواز کراوە. بە لاواز نیشاندانی هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران لەلایەن ئێرانەوە خۆدزینەوە لە فراوانکردنی بەرەی شەڕەکە لەلایەن ئێران نییە کە نایەوێت بخزێتە نێو بەرەیەکی شەری فراوان لە ناوچەکەدا؟
لا أساسا في الحقيقة من پێم وایە ڕاستیەکە بەو شێوازەیە وەڵامی ئیسرائیل بۆ وەڵامی ئێران بە دروستی لاواز بوو و ئەو لاوازیە بەو بۆنەیەوە تەنیا سەوباسێکی میدیایی نیە لە ئێرانەوە دەرچێت تەنانەت ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی سەرۆکی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل ئەم قسەی کردو ئەوان ڕخنەی زۆر توندیان لە بێنیامین نەتەنیاهو گرتووە بەوەی کە وەڵامەکەیان زۆر وەڵامێکی کرچوکاڵ بووە وەڵامێکی شتێکی ئەو تۆ نەبووە بەو هۆکارەوە ئێمەش بینیومانە کە وەبیستومانە ئەو لێدوانانە چۆن بوون کە هێزەکانی بەرگیری ئاسمانی ئێران چۆن وەڵامی ئەو موشەکانیان داوەتەوە چۆن بەرەنگاریان باشە هەر ئێستا سپای ئێران ئاماژەی بەوە کردووە کە لە ئاسمانی عێراقەوە بە دووری 100 کیلومتر ئیسرائیل موشکی بەرەو ئێران هاویشتووە و کای ئاسمانی ئەمریکای لە عێراق بەکارهێناوە پێتان وایە وەڵامی ئێران بۆم بابەتە گروپەکانی دیکە دەگرێتەوە لە عێراق؟ ممكن السؤال من ئەگەر پرسیارەکە دووبارە باشە سپای ئێران هەر ئێستا ڕایگەیاندووە کە ئەو هێرشێکە کراوە لە دووری 100 کیلومتر و لەنێو خاکی عێراقەوە ئیسرائیل ئەنجامی داوە بۆ سەر ئێران هاوکات دەڵێ کە سیستمی کای ئاسمانی ئەمریکا لەلایەن ئیسرائیلەوە کە لە عێراق کارایە بۆ سەر ئێران بەکار هاتووە پێت وایە وەڵامی ئێران لەم ناوەندەدا عێراق و گروپەکانی دیکە دەگرێتەوە؟ بەڵێ هێزەکان و سەرۆکایەتی ئەرکانی ئێرانی کاتژمێنێک پێش ئێستا قسەیان کردو هەندێک کوردەکاری دیکەشیان ئاشکرا کردەوە گوتیانە ئەو هێرشە لە نێو عێراق کراوە و ئاماژەیان بۆ کردووە کە ئاسمانی عێراق بەکار هاتووە لەو هێرشەدا ئەو ئاسمانەی بەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایەوە تەنیا 100 کیلومتر دوور بووە لە ئێران نیشانەی ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم کارە تێوەگلاوە ڕاستەوخۆ لە پشگیریکردنی ئیسرائیل تێوەگلاوە لەبەرەوەی ئاسمانی عێراق لە بنەڕەتەوە بەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. باشە بەڕێز ڕەزاق خەزبینی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە تارانەوە لەگەڵمان بووی.